بەڕێزان خۆشەویست ئەمە کۆمەڵە نمونەن حەزەکەم بزانین تێ بفکرین بزانی گوناه و تاوانی ئێمە لە چه ئاستێکە لەگەڵ تاوانی ئەمانە وەخوای پەروەردگار چۆن لێیان خۆشە بێ لەم بەرنامەیە گەنجێ دێنن هەردوو دەستی بڕاوە هەردوو دەستی بڕاوە باوکی لەلایەکی ترەوە دانیشاندۆ نازانێت کوڕەکەی خۆیاتەوە بەرنامەکە باسی چیرۆکی خۆیەکە ئەم گەنجە کەسێکی خراپەکار بووە خوڵقەتێکی زۆر خراپی تیاوە کە دزی کردووە کەسێکی دزە باوکی لە ماڵەوە ئەی بەسێتەوە تەعزیبی ئەدا لێی ئەدا ئیسفادەی نییە هەر دەرگای لێ کاتەوە ئەچێ بۆ دزیکردن باوکی وای لێ دێ ناچارە بێ حاشای لێ ئەکای کاتە دەرەوە لە ماڵ و حاشای لێ ئەکای تر کوڕ ئەڕواتە دەرەوە ئەڕوا بەڕێی ژیانی خۆیەوە بەڵام کاتێک کە بیرە کاتەوە شتێکی خراپی کردەوە کاتێک کە بیرە کاتەوە باوکێکی چاک و باش و مؤەزینی هەیە کە موسڵمانە دیندارێکی ڕاستەقینێ ئەمیش هەرکی دزیکردنە دێ ئەچێ حکمی ئیسلام بەسەر خۆیان تەطبیقەکە دەستی خۆی ئەبڕێ دەستی ڕاستی خۆی ئەبڕێ ئەو دەستی کە دزی پێ کردووە وەلحاڵ فترێکی بەسەر ئاچێ ناتوانێ واز لە دزیکردنەکە بێنێ بڕیارەدا دەستەکەی ترشی ببڕێ ئەچێ لای سکەیەکی قیتار دەستی لەسەر سکەی قیتارەکە دانێ قیتار دێ بەسەر دەستی ئادا ئەو دەستەشێ قرتێ ئەم گەنجە بە دوو دەستی قرتاوە دێ بۆ ئەو بەرنامەیە لەوێ لەگەڵ باوکی ئاشنا بن بە یەکتری و تەوبە و ئیستیغفارەکات و ئەڵێ باوکە تۆش شاهید بە کە من تەوبەیەکی نەسوحم کردووە و واز لە هەموو گوناه و تاوانەکانم هێناوە برای بەڕێزم ئێمە ناڕێین دەستی خۆمان ببڕین بەس خوا با ڕزقی حرامی خۆمان ببڕین با نانی حرامی خۆمان ببڕین ئەو ڕزق و ڕۆزەی کە حرامە با نەیکەن بە قوتی ڕۆژانی ماڵ و مناڵمان چونکە وەڵڵاهی ئەوەی حرام بخوا بەس ئاگرە ئەو جەستە ئەتوێنێتەوە هیچ شتێکی تر لەوە باشتر نییە بۆی کە خوای پەروەردگار عقوبەی ئەدا بە ئاگر با خۆمان و ماڵ و مناڵمان بە حرام جۆش نەکەین ئێمە کە ناتوانین دەستی خۆمان ببڕین وەڵڵاهی ئەتوانین دەست نەبین بۆ حرام ئەتوانین دەستمان کورتکەینەوە لە بەدەستهێنانی ماڵی حرامە بە حەڵال بخۆین حەڵال خۆر بین چونکە بەڕاستی تەقوا دینداری تەنها نوێژ و ڕۆژوو نییە